جەستەی ئێمە پێویستی بە بڕێک شەکر هەیە یاخود باڵنەی شیرینی پێم خۆشە خۆت ڕوونی بکەیتوانی ئەو بڕە ئەبێت چەند بێت و لە چه سەرچاوەیەکە وەری بگەین لە چه جۆرە خواردنێکە و بە چه شێوازێک وەری بگری ڕۆزەخان خۆی جسمی ئێمە پێویستی بە کاربۆهیدریت هەیە یعنی کاربۆهیدریتیش طبعا لە خوێنەکە ئەگۆڕێ بێتەوە بە شەکر بەڵام ئایا ئەم کاربۆهیدریتە ئێمە نامانەوێت لە خواردنێکەوە بێ مەسەلاً خۆی بەپی گایدلاینەکان لە زۆربەی گایدلاینە ئەڵێ لەبەر ئەوەی خانەکانمان سەرچاوی سەرەکیان لە کاربۆهیدریتەوەیە لەبەر ئەوە بۆ نمونە بەپی زۆربەی گایدلاینەکان ئەڵێ لە 150 بۆ 60 ئەبێ تۆتەڵی کالۆری ڕۆژانەمان لە کاربۆهیدریتەوە بێ ئەمە معنای ئەوە نیە شەکری زیادکراو یان شەکری سادە باشە بەس وەکو شەکری زیادکراو طبعا تا چەند کەمتر بێ باشترە بەس بەپی گایدلاینەکان ئەڵێ بەلایانی زۆرە ئۆپەری 6 کەوچکی چا لە ڕۆژەکەیە لە ڕۆژێکە نەخێر و ئەمیش تا طبعا کەمتر بێ باشترە چکە تۆ لە خواردنەکانی ترە و کاربۆهیدریتەکە وەرگری باشترە بۆ نمونە لە سەوزە و میوەکانەوە وەریگری باشترە لە کاربۆهیدریتە ئاڵۆزەکانەوە وەریگری باشترە وەکو نانی جۆ مەسەن نانی بۆر لە شۆفانەوە وەریگری لە پەرشە و قەرەخەرمان و ساوەرەوە وەریگری باشترە لە برنجی سپی و نانی سپی و شەکر و شیرینی و معجەنات ئەی طبعا تۆ ئەوە ئەگۆڕە کە ئایا تۆ ئەو سەرچاوەیە لە چیەوە وەریەگری ئەو کاربۆهیدریتی کە جسمی تۆ پێویستە بەڵام ئەمەش لە ئەم پێویستیە کە بەپی گایدلاین دانراوە بەپی هەنێ کات ئەگۆڕێ لە هەنێ نەخۆشیە زۆر کەمتریەکەینەوە لە هەنێ یعنی بەپی ئەوە ئەگۆڕێ لە کەسێکەوە بۆ کەسێکتر ئەگۆڕێنی و بەپی تەمەنەکانیش پێم وابێ کاریگەریەکی جیاوازترە طبعا تۆ مەسەن تا حتا بەپی هەیکەلی جسم و شتیش مەسەن تا کەسەکە ماسوولکەی زۆرتر بێ هەیکەلی جسمی زۆرتر بێ پێویستی لەشی زۆرترە ئەو کەسە تا یەکێک هەیکەلی جسمی کەمتر بێ مەسەلەن ماسوولکەی کەمتر بێ پێویستی لەشی کەمترە